فيديویەکیان بڵاو کردیتەوە بە ناوی جەنابێت فیدیویەکیان بڵاو کردوەوە بە ناوی جەنابێت دەڵێن مامۆستا کوڕی پاک وایان لەسەر نووسیان دێت کەس مامۆستا کوڕی پاک پشتیوانی لە مامۆستا هەڵۆ دەکا و دژی کاک ماکوانی قسەی کردە و دوعای لێ دەکا. ئەم فیدیۆ بڵاو کراوەتەوە لەو یەک دوو ڕۆژەی ئایا ئەمە چۆن نییە ڕاست نییە؟ برا ئەو فیدیۆ ئێستانی کۆنە برا وەخت خۆی دیار بوو ئەمان پێمان وا بۆ زوڵمێکە لەمە و دیار ئانوز بیدەنە مەحکەمە یاخود بیراوە بیرم نەماوە مامۆستا هەڵۆ نەک مامۆستا هەڵۆ ئیتر پێمان وا زوڵمێکە لێ ئەەکەن لە کوردستانە ئیتر ئێمە شوکو مسلمانێک و بەدیمان لێکردووی ئێستانی ئەو فیدیۆ برا تاکە ماکەوانیش مامۆستا ماکەوان براکە لە ڕاستیدا خوا ئیبتیلای کردووە ئیبتیلای کردو بە چێ یعنی امتحانی کردو بە چێ ئەو برای زیندانە کاک ئەو برایەت زیندان لە زیندانایە زیندان چ کراوە ڕاست بێ دروست بێ دەست بە ناوی ئیسلام و بە ناوی تیرۆر میرۆ خۆتان نەزانی کردوانە ژوورەوە من حاڵی بووی بەبووی کە لە ناو ماڵ و منداڵی خۆمم و دەرەوەمە و ئازادم و با تۆزێک ڕاچاوی دەرونی ئەو کەسە بکەم کە لە زیندانێکایە کە لە ئینفرادیەکایە کە لە دوو مانگ جارێک دێتە دەرەوە مرۆڤەکانە بینی گوێت نەیە فبۆیە هەندێک قسە هەنە بەڕاستی بریندارکردن و هەندێک قسە هەیە لەسەر مینبەرا ناگوترێ برا لەسەر مینبەرا ناگوترێ مامۆستا و کەسێکی بەڕێزە کاکە ماکەوانی براش خوا فەرەجی بداتن الله سبحانه وتعالى داروی خێری لێ بکاتەوە یعنی ناکرێت تۆزێک وجدان هەبێت کەسێک کە زیندانە 4-5 ساڵە زیندان یعنی بۆچی دڵی ملحیدە خۆشەکەن ئێستا ئەو ملحیدانە ئەو مختەطەفانە وەرەگرن و هێزە ترش و خۆیەکەن بۆ ئەوە دینداریە بۆ نوع چاوەی خەلاف دوی حکم بگەڕێت و والله هەموو محاسبە ئەبێ جا بۆیە من داوام وایە هەر کەسێک من بخاتە ناو ئەو مەسائلە گەردەنی ئازانات من دەری لەو مەسائل یعنی مامۆستا فیدیۆ بڵاو کرایەوە پەیوەندی بە جەنابەت نییە دوور نزیک لە مۆزوعە نەخێر برا ئەو برایەک بە ناوی پێجی ئێمە بەس ئێمە 4-5 پێجێکن لامانن ئەوە ئێمە ئەدمین نەبوومە لەوێ یعنی ئاگاشم لێ نەبووە و پێشم غەڵەت بووە ئەو برایی کە بڵاوی کردوتە لەو کاتە لەبەر ئەوەی مامۆستا یعنی هەر ئەوەش بەراوە مامۆستا ئەوەی بڕوا نابینی مەسەلەن کابرا لە زیندانە ئەو هەموو ڕخنەی لێ دەگرن یەک تەکفیری دەکا یەک قسەی پێ دەڵێ ئەمەی بەراوا نابینی جەنابەت منە والله جا خوي ما تكفيري معين أبي اختلاف من هبل اللي خلق هي مجال موانع التكفير نادت أبدا كفر كافر مرتد برد إلى الإسلام وانية موانع التكفير هي قيام حجة هي كبلوان للجلابة كبلوان تأويلابة لوانية كبلوان لزلتها به أما نازاين أول السطح والتكنولوجيا هو وانت سحمني تلفونات روبروات وانا قصير لكم كم يكسر يا الله تو كافر ضال مفر وانية فعندك مسائل هنا في موايا استا مسألة آدم جنة العدن ولا عرزة هر كاك ماكوان وينود ما مستماكوان علماء قورة كان إسلام جوان وتو اختلافه كاكا زينش حتى فردي السرات اختلاف إلى بين العلماء كاكا ترازو وانا معقدني ترازو عملي في اتشتري اختلاف هي لبين علماء جد يبرا حتى او من دارانيك بمن دار في امر نقر تحدي بلوغه اختلاف هي لبين علماء عردي كتيان بودر مستكري قورا ابنو پیغمبريان بو نردري يان امتحانك هاگري كان بودر مستكري فردنا واغرك يان امانه نقشنا مناط التكليفات درس بو باش تعرض اختلاف هي كاكا او هم خالد جوهري كان عقيدشن لقال اول شيء يعني فدنيك قوليت يكوتوين وانسان باقي له خوي ببره بارك الله فيكم مامۆستا دەست خۆش بێ خوا گەورە پاداشت داکەوە زۆر مەمنون بەڕێز وای گەورەی داگەم بینی مامۆستا ماکوان ئەمەنە جوێنی دادا مامۆستا هەڵۆ قەسەم بەخوا ئینسان لە ڕووی نایە گوێ لێ بێ من وەڵڵاهی بشکیری هەڵقەکەم بەس وەڵڵاهی ئەو جوێنێ لە بە تۆ گوێ لێ بی وەڵڵاهی ئەڵی شەرمە باشە مامۆستا گیان ئەگەر موسڵمانن وایە گەرێ لە تەلەفۆن بە یەکۆ قسەیان بکردیان نەک بڕایشتن ئەم بەرزانە ڕۆیشتە تەسووری کردووە ڕێک نادێری بۆ ماکوان ئەوە عیب نییە سمت بێم تەسووری تۆ بکەم بڵێم وەڵای کە ئەمە وایە کردووە ئەوە وایە کردەوە کردا ئێمە هەموومان پێمان ناخۆش ئەوەی کە مسلمان دەبێ پێی ناخۆش چونکەەوە لە مەسلحەتی دوشمنانی ئەو ئیسلامێ لە من حاڵی بووی واللهی باوەڕم پێ بکەن گوێم نەگرتووە واللهی بۆم برایەک بۆی ناردوم کە گوێ بگرم واللهی گوێم نەگرتووە بۆی دڵم لە واللهی مامۆستا جوێنە دادا شەرەف جوێنە دادا یعنی جوێنی پیسپیچێ دادا مامۆستا هەڵۆ يعني جويني واعدة ملحدة جويني واعدة قسم بالله هذا ياما دائما محاولة بكين
با دەستمان لە فتنەیان نەبێ زمانمان لە فتنەیان نەبێ بە جوێندان چۆن بێ مسلمان جێم دادە برا مسلمانەکەی چۆن کەمەتی برا مسلمانەکەی بکەوێنێ نابێ وتم پرسیارم کردوتم باشە بۆچی مامۆستا ماکوان کاک ماکوان بۆوە ئەڵێ بۆتی کاک ماکوان ئەڵێ مامۆستاڵە بە منی بەر دەیوس یعنی وەلعیاذ بالله دەواد پێت باشە دەیوس ئەرێوا بنێت ڕاستە من جێم لێ نەبوو وەکو پێویست مامۆستا هەڵۆ وای وت گوێ ناگرم لەو شتان گوێ ناگرم خەفەتی پێوە ئەخۆم لە من حاڵی بووی خەفەتی پێوە ئەخۆم خوا فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئاەتی خوای ئەمرە فڕەقەت دروست مەکەن گوێت لێ برا جا ئەو شتانە دڵ لێک ئەترازێنێ دڵی دڵسۆزانی ئیسلام دێشێنێ و ناحەزانی ئیسلام بەختەوەرەکە جا بۆیە ئینسانی مسلمان محاولە بکەن ئێوە گەنجەکان لە بینی مامۆستاکان داری شتێکا بوو تداخل مەکەن ئێوە حەچیمتر بن ئەو کاتە جاری وا هەیە خۆ مامۆستانە شیاطین زەفەریان پێ ئەبن ئێوە مەچنە ئەو جیهانی ئەوانە ئینشاءڵڵا چنە مۆزوعەکە ناگۆڕێ فەرموو ئێستا دامانە کاکاوکارە چی بێ ڕێزە بەرامبەر بە مامۆستا ماکوان بابیکە چنە مۆزوعەکە ناگۆڕێ لە من حاڵی بەڵکو دڵی دوژمنانی ئەو ئیسلامە خۆشەکە یان کاکە شێخ هەڵبستێ چی بێ ڕێزە بەرامبەر مامۆستا هەڵەوە بکات ئایا چ لە مۆزوعەکە گۆڕێ ناوەڵڵا دەفتەری ئەعمالی خراپی خۆی پڕەکات وهروە دژمنانی ئیسلام دڵ پێ خۆشە کە زیاتر نییە فێ دوعای خێر بکەن دوعای ئیسلاح بکەن دائما محاولە بکەن فتنەیە سەری داپۆشن ئینشاءالله ناکرێ مراعاتی ئەو خاڵە بکرێ ناکرێ بڵێم دەرونیەن ئەو برا لە ژۆرە ناڕەحەتە خەبەریشی پێگەیوە گوایە قسەی پێوە تێدا ئیتر هەڵچوو بێ وڵی مامۆستا ئەم بەرزانە ڕۆیشتووە عینی کردووە لە بێتزیوە ڕسمێکی دوینی کردو بڵێ چۆن بڵێ تەسووری کردووە و ناردێتی بۆ مامۆستا ماکوان قسەی کردە مامۆستا ماکوانش بە دڵی خۆی ژوێنی دا سوکایەتی کردە چۆنە بێ منیزە تەسووری تۆ بگەم بڵێ مامۆستا ماکوان خراپە دوای توش دەیدێ جوێن دێتە مامۆستا ماکوان و ڕێک بە مامۆستا ماکوانی بنێری ئەوێتە فیتنە چۆن بێ شتێ بکەین کاکە بازان لە ئەڵمانیا چۆن گەیشتۆتە مامۆستا هەڵۆتە تەلەفۆنی بۆ این کردووە تەلەفۆنی بۆ مامۆستا ماکوان کردووە لە سژنە و تەلەفۆنی ئەمانیشی ناردوو بۆ و سجلی کردووە على اساس ما قسەیان بۆ کردووە ئینەکانی ئەوانی وەماوتە تۆ مامۆستا ماکوانیش بە دڵی خۆی ژوێنی داوەکەی نە ئازانێت چییە و چینیە و نەگوێی لە هیچ کردووە چۆنە بێت من تەسووری تۆ بکەم و بینێرم بۆ ئەو شتێرە جێ بگرە بلا ئەمن دیفاع لە مامۆستا ماکوان ناکرێت لەمن حاڵی بەڵام مراعات ناکرێ کابراایەک لە زیندانە ساحبی دوو منداڵ و ژنێکە لە دەرەوە بێ ساحب بە جێماوە ناکرێ مراعاتی ئەو خاڵە بکرێت ناکرێ بڵێم دەرونیەن ئەو برا لە ژۆرە ناڕەحەتە خەبەریشی پێگەیوە گوایە قسەی پێوە تێدا ئیتر هەڵچوو بێ